16 ئۆکتۆبەر خیانەتێک هەرگیز کاڵ نابێتەوە، ساڵ بە ساڵ زۆرتر دەبێت. خیانەتی 16 ئۆکتۆبەر بەڵەیەکی ڕەشی تر بە نێوچەوانی یەکێتی و پارتی کا بە شەهیدبوونی چەند پێشمەرگەیەک و تەسلیمکردنی نیوەی خاچی کوردستان و تاڵان و ئاوارەبوونی سەدان کەس کۆتایی هات. ڕۆژێک کە شکۆی کرد و پێشمەرگەیان تێک شکان، ئەو پێشمەرگەیەی هەموو جیهان بە قارەمان ناوی دەرکرد بوو. ئەمڕۆ 7 ساڵ بەسەر خیانەتە گەورەکەی 16 ئۆکتۆبەر تێدەپەڕێت و ئەو خیانەتەی تا کوردێک لە ژیان مابێت دەبێت باجەکەی بدات. حکومەتی پینە و پەڕۆ، حکومەتی پینە و پەڕۆ، بەرۆکمان بەردە و بڕۆ، بەرۆکمان بەردە و بڕۆ، حکومەتی قەیراناوی، حکومەتی قەیراناوی، تەڕنابیت وەک مراوی، تەڕنابی وەک مراوی، ئەی حکومەتی قوماچی، ئەی حکومەتی قومارچی، پارەی نەوتت دا بەچی، پارەی نەوتت دا بەچی، حوقەلا حکومەتی بنەماڵە، نامان دەیتێ دەرماڵە، نامان دەیتێ دەرماڵە، ئاش بەتاڵ، ئاش بەتاڵ، ئاش بەتاڵ، ئاش بەتاڵ، بڕوخێ حکمی بەتاڵ، بڕوخێ حکومەتی بەتاڵ، تی حەواڵە، ئەی حکومەتی حەواڵە، مەسیرتان ئاش بەتاڵە، مەسیرتان ئاش بەتاڵە. هەی هەی دەسەڵە. لە شاری مانچستەر. سلااوتان لێبێ، ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی هەفتەی شوبات لە شاری مانچستەر کۆبوونێتەوە هەڵساین بە ڕێخستنی خۆپیشاندانێک دژی خیانەتی 16 ئۆکتۆبەر و دژی ئەو دۆخەنە هەموار و سیاسەیە کە لە هەرێمی کوردستان ڕوودەدات. ئەو شتەی لە خۆپیشاندان دەکرێتن. بەڕاستی داواکارین خەڵکی کوردستان ئەو شتانەی دەسەڵات لەبیر نەکەن. ئەو چەند ساڵەی ڕابردوو چەندین نەهامەتیان بەسەر هات لە ڕووی بێموچەی و لە ڕووی چەندین کێشە و کە بەسەریانێت لە ڕووی بێئاوی، بێکارەبایی، بێغازی، لە ڕووی تیرۆر و ڕۆژنامەنووسان، تیرۆری چالاکوانان، زیندانیکردنی مامۆستایانی ئاینی، چەندین شتیتکە هەیە کە بەڕاستی داواکارم لە خەڵکی هەرێمی کوردستان با ڕۆژی 20 ڕۆژی تۆڵەکردنەوە بێ لە دەسەڵات. تکایە داواکارم هەمووتان بڕۆنە سەر سندوقی دەنگدان لەو ڕۆژە تۆڵەی خۆتان لە دەسەڵات بکەنەوە. ئیدی سوپاسان دەکەم.